کورد لە نێوان سربەخۆی فدرالیزمدا سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. خەباتی سیاسی حیزبەکانی کوردستانی لە هەر چوار پاشێ کوردستان ساڵانێکی زۆرە بەردەوامە. بەپێی بڵاوکراوە فەرمیەکان حیزبە ناسراوەکانی کوردستانی ئێران ئەگەرچی ئاماژەیان بە گرنگی مافی نووسینی چارەنووسی گەلی کورد لە ئێران داوە، بەڵام خوازیاری سربەخۆی کوردستانی ئێران نەبوون و داوای خۆ بەڕێوەبەری فدرالیزم یان کۆنفدرالیزم دەکەن. لە سووریا و تورکیاش حیزبە سەرەکیەکان نەخوازیاری سربەخۆیی کە داوای کۆنفدرالیزمی دموکراتیک دەکەن و لە هەرێمی کوردستانیش ئەگەرچی ڕەفراندۆم بۆ سربەخۆیی ئەنجام درا، بەڵام لە کۆتاییدا دوو حیزبی سەرەکی ئامادە نەبوون دەنگی خەڵک جێبەجێ بکەن. پرسیار ئەوەیە گەلی کورد لە چه قەوارەیەکی سیاسیدا دەتوانێت هەموو مافەکانی خۆی دەستەبەر بکات؟ سربەخۆی خوازی تەنیا هیوایە یان وەک پرۆژەیەکی سیاسیش دەتوانێت سەرکەوتوو بێت؟ ئازیزان، بۆ باسەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوان لەگەڵمان دەبن. لە استودیۆ بەڕێز ئارەشی ساڵح نوێنەری حیزب دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا و لە ڕێگای سکایپەوە بەڕێز خاتوو گوڵەڵە کەمانگەر لە نۆروێژ لێکۆڵەری سیاسی و پسپۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەخێرهاتنی هەردوومیان بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاکارش دەست پێ دەکەین. کاکارش، حیزب دموکراتی کوردستان ئێران وەک حیزبەکانی تی کوردستانی لەوانە دموکراتی کوردستان و کۆمەڵە هەرسێ کۆمەڵەکە لە ڕاستیدا داوای لانێکەمان پێنج حیزبە و هەروەها پەژاکیش بەڵام خوازیارێکی تر باسی سەربەخۆی کوردستان ناکەن، خەبات ناکەن بۆ کوردستانی سەربەخۆ. ئەمەش لە حاڵێکدا هەندێک لە گەلی کورد نازانین بەڕاستی بە ژمارە چەندە داوا دەکەن کە کوردستانی سەربەخۆ دروست بێت و لەو لایەشەوە نامەیەک نووسرا بوو کە لە تێژە ئاماژەی پێ دەدەین لەلایەنی هەندێک لە پسپۆڕانی کورد لە چوارپاچەی کوردستاندا کە داوایان دەکرد کوردستانی سەربەخۆ پێک بێت وەک تەنها ڕێگایەک بۆ دەستەبەرکردنی هەموو مافەکانی گەلی کورد. بۆچی حیزبەکەی بەڕێستان ئامادە نییە سیاسەتی خۆی بگۆڕێت بۆ کوردستانی سەربەخۆ؟ سەرەتا پێویستە ئاماژە بەوە بکەم کە سەربەخۆیی فدرالیزم هەمووی ئەم چەمکانە دەخرێن چوارچێوەی چەمکێکی بەربڵاوترەوە بەناوی دیاریکردنی مافی چارەنووس. دیارە هەروەکو جەنابەت ئاماژەت پێداوە منیش لەسەر و باوەڕم بەشێکی زۆر لە کۆمەڵگای کوردستان باوەڕیان بەوەیەکە باشترین شێوازی دیاریکردنی چارەنووس ئەوەیە کە ملەتی کورد بتوانێت وڵاتێکی سەربەخۆ و یەکپارچەی هەبێت. ئەوە مەسئلەیەکە کە نەتەنیا خواستی تاکەکانی کۆمەلگایە بەڵکو خواستی ئەو تاکانەشەکە ئەندامی حیزبەکانن. ئەوە مەسئلەیەکە کە وەکوەوەی بڵێ ئامانجێکی دوا ڕۆژەکە لەبەر چاوی هەموو کەس هەیە، بەڵام کە ئێمە دێینە ئاستی سیاست داڕشتن هەندێک فاکتەر هەن، چه فاکتەری ناوخۆی و چه فاکتەری دەرەکی، فاکتەری کۆمەلگای نێودەڵتی وامان لێ دەکات کە کاتێک کە سیاستدا دەڕێژین هەندێک مەسائلی تر لە بەرچاو بگرین کە ببێتە هۆیەوە کە ئێمە بێسلاح وەکەوەی کە معروفە ئەڵێن سیاستێکی پراگماتیستیانە بگرینە بەر. مەسئلەکە لە ڕاستیدا ئەوەیە کە ئێستا ملەتی کورد چەندین مافی لێ زەوت دەکرێت، نەتەنیا مافی چارەنووس، مافی ئەوەی کە زمانی کوردی ببێ بە زمانی پەروەردە و زمانی فێرگا، مافیەوەی کە کورد نوێنەرایەتی خۆی هەبێت، نوێنەرایەتی سیاسی خۆی هەبێت، چ لە چوارچێوەی قەبارەی دەوڵەتەکانە چ لە چوارچێوەی کۆمەلگای نێودەوڵەتیدا، و مافیەوەی کە بتوانێت خۆش بژێوی و ژیانی خۆی لە ڕاستیدا دەستەبەر بکات و بگات بە پێشکەوتنێکی ئابووری. ئەم کۆمەڵە مافە وامان لێ دەکات کە کاتێک کە دێنە ناو ئەم بارودۆخی کە کورد لەگەڵی ڕوبەڕوو دەبێ وامان لێ دەکات کە کاتێک دێنە ئاستی سیاست داڕشتن بیر لەوە بکەینەوە کە لە ڕاستیدا چه سیاستێک پێویستە بگرینە بەر بۆ ئەوەی کە بتوانین لانی کەمێک لەو مافانە دەستەبەر بکەین و بۆ ئەوەی کە بتوانین هێدی هەنگاو بە هەنگاو بگەین بە مافە گشتیەکەمان کە دیاریکردنی مافی چارەنووسە. دیارە حزبی سیاسی لەسەر ئەو پێوەرانە دادەنیشێت سیاست گوزاری خۆی دەکات، نەک لەسەر ئەوەی کە ئایا داخوازی منی تاکی ئەندامی حزب چییە، ئاواتی من چییە. لەبەر ئەوەی کە جیا لە ئاواتەکە کە وڵاتێکی سەربەخۆیە بۆ هەموو ملەتی کورد، مەسئلەی هەندێک فاکتەری
گرنگ لە بەرچاو دەبێ بگرین بۆەوەی کە بتوانین لە ڕاستیدا بەو کاتێکە و سیاسەتەدا دەڕژین بە باوەڕی من ئێستا مهمترین مەسئلە کە ئێمە لەگەڵ ڕوبەڕووی بووینەتەوە لە ڕۆژهڵاتی کوردستان ئەوەیە کە لە ڕۆژهڵاتی کوردستان ملەتی کورد لە مەترسی لە ناوچووندایە. چۆن لە ناوچوون لە مەترسیەوەدایە کە ملەتی کورد لە ئەنتەتیەکی سیاسیەوە لە واحدێکی سیاسیەوە تەبدیل ببێ بە کامیونیتیەکی یا ئیجتماعێکی کەلتوری. ئێستا بەشێکی زۆر لە ینی باڵێک لە دەسەڵاتی نەتەوەی سەردەست لە ئێراندا کە خۆیان بە ئیسلاح تەڵەب دادەنێن لە کوردستانی ئێراندا دەستیان کردووە بە یارگرتن لە ئەرزەم بۆ حەزورە تەواوی پۆتانسیلەکانی خۆیان استفادە دەکەن بۆ ئەوەی ئەساسن بنەما ئەرزشیەکانی ملەتی کورد وها تووشی گۆڕانکاری بکەن کە لە ڕاستیدا لە داهاتوودا کورد خواستی سیاسی نەمێنێت و ئیتر بە پێی هوڤیەتی نەتەوایەتی خۆی ئەکتی سیاسی نەکات. ئەمە ئێمە دادەبەزێنێ بە بەستڵاح کامیونیتی دادەبەزێنێ بە ئیجتماع. گرنگترین بابەت بۆ ئێمە لە کاتی ئێستادا ئەوەیە کە ئێمە بتوانین بە شێوەیەکی پراگماتیستی پێش بەوە بگرین. زۆر چاکە. خاتو گوڵاڵە ئێوە یەک لەوانە بوون کە نامەیەکتان واژۆ کرد و بەیان نامەیەک لە کاردانەوە لە ڕاستیدا بەو کنگرەیەکە وەک کنگرەی زانایانی کورد لە ئێران بەڕێوە چووماوەیە لەوبەر ئەو نامەیە کە هەندێک زۆر لە پسپۆرانی چوارپارچەی کوردستان واژۆیان کردو ئاماژەی بۆ دەدا کە ئەمە هەوڵێکە بۆ لاوازکردن وەک ئارژی ئاماژەی پێدا با بڵێن بۆ بە کولتوریکردنی پرسی کورد لە حاڵیدا لە بنەڕەتدا پرسێکی سیاسیە وەی پێتان وایە تەنیا ڕێگەی بەرەنگاری ئەوەیە کە کوردستانێکی سربەخۆ دروست بێت. کاگارش دەڵێت کە بە پێی با بڵێن مەحدودیەتەکان بربەستەکانی سیاسەتی ڕۆژ و هاوسەنگی هێزەکان ئەمڕۆ ناتوانین ئەو داواکاریەمان بێ. بەڕای ئێوە ئەو داواکاری ئێوە تەنیا داوایەکە بۆ داهاتوویە کە نازانین کەی دێ یانە ئەشی هەر ئێستا سیاست بە پێی ئەوە دابڕێژرێت. ڕۆژتان باش کاک شاهد لەگەڵ ئەوەی کە دەنگتان زۆر خراپ دەبیستم دەنگی ئێوە دەنگی میوانەکەتان بەڵام ئەوەی لێ تێگەیشتم لە بەسەکاندان تێگەیشتم باسی دەکەم. مەسئلە ئەوەیە باسیەوەتان کرد کە پێم وابێ گە دروست تێگەیشتم ئایا پرسی سەر بەخۆی پرسێک کە ئەتوانین ماتوو بە داهاتووی پێنداینین بۆ ئامانجێک بۆ داهاتووەکەوەی حزبەکان وا دەکەن دەڵێن ئەمە ئاواتێکە وەکەوە ئێستا کاکارەش باسیەوەی کردی ئاواتێکە ئەو دابەزاندنی ئامانجێک بە ناوی سەر بەخۆی گۆڕین بە ئاوات یەکێک لە سەرەکی ترین بەڕای من هەڵەکانی حزبەکانی کوردستانە بە هەمویان یعنی وێنایان لەسەر بەخۆی وێنایان لە دەسەڵات حاکمیەت سیاسی کوردی وێنای ئاواتێکە وێنای خولیایەکە بە خولیاش ماهیەتن خۆی وایە کە یان بەدەست یان بەدەست نایە یانە خۆی لە ناو گوماندایە بەڵام کە بوو بە ئامان ئەو کات هەوڵ بۆ بگرێ ئەو کات کاری بۆ دەکرێت ئەو کات بەرنامەی بۆ دادەڕۆژێ هێژە ئەوەی لە ناو حزبەکانی لە ناو ساختاری حزبایەتیدا ئەوەیە کە لە سەرەتاوە حزب بۆ خۆی لە ناو چوارچێوەی وڵاتێکی سیاسیدا دەتوانێت کار بکات. ئێمە لە سەرەتاوە تووشی ئەو کێشە هەین دیارە ئایدیای دروستکردنی وڵات بەڵام دواتر ئەو ئایدیا ئەوەندە دابەز تەقلیل کراوە بەوەی ئێستا داوای هەندە مافی خوێندن بە زمانی دایکی دەکرێت خوێندن یعنی تەقلیل کراوە بە مافی خوێندن و مافی کولتوری مافی سادەی ابتدایی لە حاڵێکدا مادام ئێمە دەسەڵاتداری تەنانەت ناوخۆیی شەگەر هەبوو وەکو دەسەڵاتی فێدراڵ وەکو نمونەیەکی مثالی وەکو ئایدیالێک ئێستا حزبەکانی کوردستان نمونەی باشتر نمونەیەکی ئایدیال دەزانێت ئەمما بەشدانی نەم ئایدیالە دەستەبەر بووە دەسەڵاتی کە ناوخۆی وڵاتی بەڵام دەسەڵاتی نسبەت دەرەوە پەیوەندی لەمە قاعدەی حساسە ماهیەتی فێدراڵ ئاساسی مێکوریدا دەسەڵاتی ئێنە ئێمە خاوەنی بڕیار نین لە هەر سوورەتە لەو کاتەدا ئێمە هیچێکمان بەدەستوانیە وەکو لە باشوورا بینیمان کوردستان 97% دەنگی لەسەر بەخۆیدا دەوڵەتی لەگەڵی یانە ئەو تەوجیهەکە دەڵێ فێدرالیزم یان بەدەستێنانی هەندێک ماف لە چوارچێوەی وڵاتی داگیرکەرە دەتوانێت ئێمە ئامادە بکات بۆ داهاتوو استدلالێک نییە بەس گەرانتی چون خودی ماهیەتی قبولکردنی دەسەڵاتی ئەوی دەسەڵاتی داهاتوو خۆی بربەستێکی گەورەیە لە قانونی ئەساسی وڵاتی فێدراڵدا مل بەوە دەدەین کە هەموو بڕیارە ئەساسیەکان ئەوی تری داگیرکەر دەکرێت و کێشە ئەوەیە کە حزبی سیاسی کوردی خۆی لە چوارچێوەی وڵاتی داگیرکەر دەکات لە ڕۆژ
ئەمە کێشەی دەبێت پێداچوونەوەی ئەساسی بەرنامە و ئەساسنامە و ئاڵین و هەدەفی هەموو حەزبەکە بکەیت و شتێکیش نییە داینین بۆ و ئاواتی داینین بۆ دوا نازانین دەتەوە بە تاکێ دروست دەکرێت بە مەجموعی و تاکانە دروستی کۆمەڵگا ئەلیتە دروست کە خاوەنێکە ئەلیتی نەسڵی پێشی ئێمە لەو باوەڕەدا بووە کە کێشەی کورد لە پارچەی وڵاتی عێراق و ئێران تورکیا و سووریا دەشت بەڵام ئایا دۆخی ئێمە دۆخی ئەمڕۆ ئەیا هەمان ئێمەمان دۆخمان نییە ئێمە توانایی سەتوانی پەیوەندیمان لەگەڵ کوردستانی ئێمە ئایدیایەک بەناو کوردستان ئایدیای کوردستانی زۆر گەورە بوو زۆر بچە و قابل باوەڕ بوو خەڵکەکەمان دەستانە ساختاری حزبی هەندێک فەرعی ناو ئەسڵ فەرزی کرد خاتو گوڵاڵە کە فەرعی بوونی دەسەڵاتی دموکراسی فەرعی بوونی وڵاتە مافی چینایەتی فەرعێک لە بوونی وڵات تا وڵات نەوێ مافی کام چینی کام وڵات یان دموکراسی بوو کام وڵات ئێمە ئەم فەرعانە وەکو ئەسڵ حزب باش خاتو گوڵاڵە هەر لێرەدا داوای لێبورد نەکەم سەر بەخۆی کوردستانە ئەمانە هەموویان ئایدیای نەتەوەیان لە دوتاکی پێشی دابەزان سەر هەندێک ناخوازی فەرعی و هەندێک ناخوازی کولتوری چوارچێوە سیاسییەکیشە داوای هەندێک ماف دەکەن کە نازانین خاتو گوڵاڵە ببوورە من گەرەکەم بوو تەنیا ئاماژەیەکی کورتکایە لە 30 سانیەدا بەڕێزت زۆر تیشکت خستە سەر حزبەکان وەک بەرپرسیاری ئەم ڕەوشە کە ئێستا پێ وایە کە دەبێتە هۆی لە نێوچوونی کورد یعنی ئەمە ناگەڕێتەوە بۆ کۆمەڵگا و ڕۆشن بیرانی ناگەڕێتەوە بۆ دەسەڵاتێکی با بڵین بەهێز کە حزبەکان ناتوانن بێ یارمەتی بەربڵاوی کۆمەڵگا بەرەنگاری بن ئێمە ناچارین لەوەی کە پرسی کورد لە پرسێکی یەک لە پرسێکی حزبی لە پرسێکی ناو دەسەڵاتی داگیر کەروەکو وێ تێژن ئستەماری داخڵی لە پرسێکی لۆکاڵی ناوەڵاتێکی تر بگۆڕین بە پرسێکی باڵای سیاسی لە ئەستی جیهاندا ئێمە ناچارین لەوە چون کوردستان دابەشکراوە چەند وڵاتە و زەرفێک توانین تەنیا کوردستانی تێدا تەحلیل بکەین زەرفێکی جیهانی نە زەرفێکی ناوچەی و زەرفێکی ناو وڵاتێکی ناو کوردستانی بۆیش باسی حزبەکان دەکەم بەخاطرەوەی کە زیاترین کاریگەریان هەیە لە جێگیرکردنی ذهنیەت یان ئایدیای هەداقل لەو کەسانەدا کە بیرێک لە کوردستان دەکەن لەنا بەڕوونی بەوە زۆر دیارەکە هەم حزبەکان هەم ئەلیتی کۆمەڵگا هەم هەموو تاکەکانی کۆمەڵگا ئێمە دەبێت بەشێکی لە بزوتنەوەیەکی مەزن بەناوی بزوتنەوەی سەربەخۆیی کوردستان ئەو کاتێک حزبەکانیش بەشێک لە پرۆسەیەکی وابن دیارە شوێنی پایان دەبینەوە دیارە کاری بۆ دەکەن و توانن کاریگەریش هەبن و منفعەتیشی زۆر چاک زۆر چاک خات گوڵاڵە دینەوە لای بەڕێستان زانی وەڵامی کاک ئارەش بۆ ئەم ڕخنانە چییە؟ دیارە خات گوڵاڵە دەڵێت ئەو شێوازە ڕوانینە خۆی کێشە ساز دەکات ناتوانانی بە بەرەنگاری بە کولتوریکردنی پرسی کورد داواکاریەکی با بڵێن چکولەتر یا وەک ئێوە دەڵێن گونجاوترت هەبێ لەگەڵ لە سەربەخۆیی ئەزانی پێش لە شتێک کە کاتێک ئەوڵن من پێم وابێت چەمکی خواستم بەکارهێناکەوتم خواستی زۆربەی هەرە زۆری کۆمەلگایە کە وڵاتێکی سەربەخۆیان هەبێ بە ناوی کوردستان باسی خەون و شتانە نییە لە ڕاستی داوە خواستێکی مەشروعەوە هەر ملەتێک دەتوانێت خواستی هەبێت بەڵام ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی کە تۆ بێی بەرئەساسی ئەو خواستت بەرنامەیەکدا بڕێژی کە بتوانی هێدی بەرەوە ئەو خواستت نزیک ببیتەوە مەسئلەی سەرەکی ئەوەیە کە بگەین بە مافی چارەنووسی خۆمان بتوانین مافی لە ڕاستیدا دیاریکردنی چارەنووسمانە بێت بەڵام چۆنیەتی داڕشتنیە و بابەتە مەسئلەیەکە کە تەنیا لە ئێرادەی ملەتی کوردانیە گەیشتنی هەنگاو بە هەنگاوی اتفاقن کە نمونەی باشووری کوردستان دێنێتەوە لە کاتێکدا کە تەواوی پێم وابێت تەواوی حیزبەکانی باشوور داوایان کرد کە بەشدار ببن خەڵک لە ڕێفراندۆمە خەڵکی کورد گەلی کورد لەوێ دەنگێکی 97% بە سەربەخۆیی بەڵام سەرڕای ئەوە ئیمکانی جێبەجێکردنی ئەو خواستی سەربەخۆیە لەوێ نەبوو سەرڕایەوە کە باشووری کوردستان دەسەڵاتێکی هەبوو سەرڕایەوە کە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیدا بە باشی باسی بە کۆمەلگای باشووری کوردستان دەگراوە بە باشی حکوومەتی یاریمی کوردستان داهاتە بەرچاو بۆیە خواستێک هەیە مەسئلەیەک هەیە لە ناو ملەتی کوردە ئەو بەحسێکی جیایە کە تۆ دەیتە سەر داڕشتنی سیاست
بە باوەڕی من دەبێت سیاسەتەکەت بە شێوازێکدا بڕێژی کە مەسئول لە ڕاستدا مەسئولیت پەزیرانە بچیتە پێشەوە وەکو حیزبێکی سیاسی بەوەی کە بتوانی هەنگاو بە هەنگاو بەو خواستە نزیک ببیتەوە بەوەی بتوانی هەنگاو بە هەنگاو دیارە لە ڕاستیدا ئەوە جێگەی حیزب دموکرات نییە کە بڵێ ملەتی کورد دەبێت سەربەخۆ بێت ئەوە لە ڕاستیدا جێگەی ملەتی کوردە کە بڵێت ئایا ئەمەوێت سەربەخۆ بمیانە حیزبی دموکرات ئامرازێکە بۆ ئەوەی کە ملەتی کورد بگات بەو ئاستە کە بتوانێت مافی خۆی دیاری بکات نەک ئەوەی کە حیزب دموکرات بێت ئەو چارەنووس دیاری بکات بڵێ بۆ ملەتی کورد بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە چۆن دەیتە سەر داڕشتنی خواستەکانت ئەوە زۆر گرنگە کە ئەو فاکتەران لە بەرچاو بگری بووە مۆزافن بەر ئەوەی کە ئێمە هەموو شتێک خولاسە بکەینەوە لەوەی کە ئەگەر دەوڵەتمان نەبێت بوونمان نیە هەر هەمان ئێستدلال ڕوبەرێکی تری ئێستدلالی لە ڕاستیدا دوژمنانی ئێمەیە کە دەڵێ ئێوە ملت نین لەبەر ئەوە یەکێک لە مهمترین فاکتەرەکانی ملت بوونتان کە ئۆتۆریتەی سیاسیە نییە لە سوورەتێکدا کە ئێمە لە ڕاستیدا خۆمان بە ملت دەزانین لەبەر ئەوەی خواستی ئەومان هەیە کە هەمومان پێکەوە چارەنووسی خۆمان بەدەستی خۆمان دیاری بکەین ئەو ئۆتۆریتەی سیاسیە دەتوانێت لە شکلی کەبێکدا بێت دەتوانێت لە شکلی ئەرزەم بۆ حەزورت وڵاتێکی سربەخۆشدا بێت بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بگەین بەو ئاستەی کە بۆ وێنە ملەتی کەبێک پێگەیشتن کە بتوان بڕیاریاندا لەسەر چارەنووسی خۆیان ئێسکاتلند پێگەیشتن تیموری شەرقی پێگەیشتن جنوبی سوودان پێگەیشتن ئێمە ڕێگایەکی درودرێژمان هەیە کە فاکتەرەکانی تەنیا خۆمان لە ناو خۆی کوردستان نییە تەنیا لە ناو ئێرانیشدا نیە تەنیا لە ناو ڕۆژهڵاتی ناویندان نیە بەڵکو نەزمێکی بینولمەلەلیە نەزمی بینولمەلەلی سەقام گرت و هەندێک مەکانیزمی هەیە کە پێش بەوە بگرێت کە ئەو سەقامە لە هەر گۆشەیەکی دنیا تێک بچێت ئەوەی کە تۆ بتەوێ وڵاتێکی سربەخۆدا بمەزرێنی تێکدانی ئەو نەزمەیە لە گۆشەیەکی دنیا یعنی شتێکی نۆرماڵ نییە بە ئیسڵاحان نۆرماڵە پێکهێنانی وڵاتێک بۆیە تۆ دەبێ ئەو پۆتانسیلانەت هەبێت ئەو مێکانیزمانەت هەبێت کە بتوانی ئەوە بەکاربێنی جا لێرە هەڵدەگرێتەوە سەرەوە کە ئێمە بین هەندێک چەند جیا بکەینەوە لێک بۆەوەی کە بتوانین بە باشترین شێوە بگەین بەو ئاکامەی کە ئەمانوێ خواستی سربەخۆیی خواستی دیاریکردنی مافی چارەنووس جیا بکەینەوە لە ڕێگایەک کە بەو خواستە دەگات بە باوەڕی من نمونەهایەک کە وەکەوەی کە پێشتر باس لەوە دەکرا کە بۆ وێنە هەندێک لایەن باسییان دەکرد کە هەمووی چوار پارچەی کوردستان دەبێت یەک خەباتی تێدا بێت و ببێتەوە یەک وڵاتێکی سربەخۆ کە لە ئاکامدا ناچار بە پاشەکشە بوون لەو خواستە نمونەی باشووری کوردستان کە هەمووی حیزبەکان و کۆمەلگا هەمویان پێکەوە یەک دەنگ کاتێکە 97% دەنگ دەهێنێ سربەخۆیی واتە ئەندامی هەموو ئەو حیزبانە چون دەنگیان داوە بە سربەخۆیی لەوانەیە سەرکردەکانیان زیاتر لە هەر کەسێک چوو بێ دەنگی داوێت بۆ سربەخۆیی بۆیە مەسئلە ئەوەیە کە فقط ئەوە نییە کە ئێمە چیمانەوێت هەندێک فاکتەری زۆر گرنگتر هەن خاتو گوڵاڵە جگە لەوە کە ئاماژی پێدا کاک ئارەژ وەگەوەکە و بربەستانە کە هەیە لە سیاسی نێودەوڵەتیدا هەندێک ڕخنەی تر هەیە لە خواستی کوردستانێکی سربەخۆ وڵاتێکی کوردستانی لە ئێستادا ئەو ڕخناوەیە کە دەکوترێت کورد چی دەکات لەو ناوچانەی کە خەڵکی تری غیرە کورد تێدایەوە ئامادە نین بەشێک لە وڵاتی کوردستان بن کورد لەگەڵ عەرەب لەگەڵ تورک لەگەڵ فارس لە شوێنە جۆراجۆرەکان لەگەڵ نەتەوەکانی تر ئەو کەمایەتی ئاینیانە لە سووریا لە تورکیا لە ئێران لە عێراق با بڵێن ناوچە و شار و گوندی هاوبەشی هەیە چی لەوان دەکەن ئەگەر لە ورمێ ئەو تورکێکە لە ورمێ دەژی ئامادە نەبێ ئەو چی چون دەنگتان زۆر خراپتر بە پێتانی ئەبڕۆم و جوابەکەتان نەدەمەوە ئەمانە یانە ئەم هەندێک مەساڵ یان نمونە دێنن هەندێک جار بۆ ئەوەی کە بڵێن ئەم دۆخێکی کە قابلی چارەسەرکردن نیە دەرنەتیجە کوردستان ناتوانێت وڵاتێکی سەربەخۆ بێت یعنی خودی استدلالەکە لە خۆیدا کێشەی هەیە لە هەموو وڵاتانی دنیادا هەمیشە خەڵکی تر هەن کە یەکدەست نین لەگەڵ هیچ وڵاتێک وڵاتی واو یەکدەست ناتوانێت بێت تا ئێستا تا ئەمڕۆ هەداقل نەبووە هەمیشە کەسانێک نەتەوەهایەکی تریش ممکنە لە ناو چوارچەوەی وڵاتێکی سیاسیدا هەبن ئەوە کێشە نییە یانە ئێمە ناتوانین بە بۆنێ وجودی احتمالێکی وایە کە مەسەڵەن بەشێک تورک یان فارس ممکنە من لەدابوونێکی لە ناو کوردستانە بێ بڵێن ئەسڵەن مۆزوعەتی بوونی وڵاتێک بێنە ژێر پرسیار ئێمە دێک پرسمان لەبەردەمایە ئایا کورد نەتەوە هەیە یان نییە ئەگەر نەتەوەیە بۆچی وەکو نەتەوەکانی خاوەنی مافی وڵات خاوەن وڵات نییە ئەمە بتوانین توجیه بکەین
كاتب من الله وكو حزبي بارتي كركاراني كردستان به حزب كردستان به هر حزب تربه نزانم هر ايديا كيبه مادام دڵی کورد نەتەوەیە ئەبێ بتوانێت تۆجیه بکە مافی نەتەوە چییە مافی نەتەوە سەروەری سیاسی حاکمیەتی سیاسی ملیە ئەگەر نەتەوە نییە ئەبێ بتوانێت تۆجیهی بکات بە پێیکی نەتەوە نییە یعنی من خەریکم باسی ئوسوول دەکەم ئوسوولی سەرتاکان یعنی ئێمە سەرتاکان ناکەین ئێمە لە وەسیلەکان نییە ئەگەرش باسی ئیلزاماتی دنیا دەکات باس دنیا تەنانەت خودی مافی دیاریکردنی چارەنووس شتێکی ناڕوونە مافی دیاریکردنی چارەنووس لە زۆر شوێنە ساری لە زۆر بەدەگمەن سەربەخۆیی سیاسی مافی بەڵام ئایا ئێمە وەکو کورد خۆمان بە خاوەنی ئەوە دەزانین کە بتوانین شتێک دابڕێژین لەم دنیا زیاد بکەین مشکل ئەوەیە بەشێکی ئەس بەزانم لام وایە بەشێکی دەگەڕێت ئێمەی ئایا تا چەند خۆمان بە خاوەنی هێزە دەستەوە دنیا بمان هەبێت مادام قبول بکەین کە نەزوی دنیا هەر ئەمە مەجبور ناو ما خۆمان بکەین ئەو تاریخی خۆمانە بێت بە تاریخی داگیرکرد ئەبێت بە تاریخی ڕۆژهەڵاتناس ڕۆژهەڵاتناسی کە ئەو ناوچەیە وا دەستکاری کردوون وانە یەکانی ئێمە ناچارین ئێمە ئەلیتی ئێمە ناچارن بەشێک سیاسی بەشێکە لە ئەو کولتورەکە خەریک قەباتکردنە دەبێت ئەو دیسکۆرسە نیشتمانی بکات دەبێت سەربەخۆی دیسکۆرسێک قبول بکەن یعنی ببنن و کاری کردەوەی دەکرا مەسەڵەن بۆ نمونە دەڵم باسی کاک ئارەش دەقیقەن باسی ئەڵی کوردستان دەنگیان پێدا بەڵام بەو دلیلەکە حکوومەتە فدراڵە بەو دلیلەکە لە ماوەی دەسەڵاتداری یەکێتی و پارتی لە کوردستاندا هیچ کاتپرسی سەربەخۆیان توانی دەکرا مانە حەزبێکی سەربەخۆی خواست ویان لەژێر و یارمەتی بدە نەدەکرا دەکرا حەزبێکی سەربەخۆی خواست دروست ببێت لە کوردستاندا و فشار دروستکە بە حکوومەتی ناون و فشار حتانەت بۆ ئەمانیش لە زاهر دەکەن ئەمانە لە وجودی دیسکۆرسێکی نەتەوەیە شکلی دەکەن ذهنیەتێکی نەتەوەیە نە ذهنیەتێکی حزبی بەڵام کێشە ئەوەیە لە کوردستان پێش حزبیە یعنی پارتی یەکێتی بووچەکی پارتی یان نەیان کردووە یعنی بوون ئەگەر خۆی لەسەر دەستی پارتی بێ ئەمە ملی پێ نادێ و پارتیش هەمان شێوە ئەگەر یەکێتی بکردە هەمان داستانی ئەگرا حەکەکە بە هەمان داستان یعنی ذهنیەتی نیشتمانی نەتەوەیە ذهنیەتی نییە کە ناویە کوردستان وەک وڵاتێکی هەبێت ئەمانە حداوی گەیشتن بە وڵاتێک ئەگەر وڵاتێک لە ناو ذهنی ئێمە بناوی کوردستان بێت و ئێمە خۆمان بە نەتەوە بزانین خۆمان بە مافی نەتەوە هەموو مافەکانی هەر نەتەوەی بۆ قایل بۆیە ئەتوانین کاریشی بۆ بکەین کاری پێشی بۆ بەڵام دەزمانە ئێستا داری هێشتا حزبیە حەزبەکانیش باسم کرد واو ناوەن ئایدیاکردان بەناو هەڕە لە دژبەری معلومی وڵاتی داگیرکرا و کوێکی بەشێک باسی داگیرکراوی دەکرێت باسی داگیرکەر دەکرێت لە تەرجمە باسی داگیرکەر تعریف نەکراوە ئەساسا ناو بەنامە حزب چییە تایبەتمەندی داگیرکەر داگیرکراو کامە و داگیرکراو دەبێت چون لە دۆخی داگیرکاری خلاص ببە ڕزگاری زۆر کێشەهایەکی بنەڕەتیە کە ئێمە وەکو نەتەوەی کورتڕۆ لەگەڵی سویە خەبوو تەنانەت سەربەخۆی خۆشمان دەڵێن کە ڕۆژێکی کامەڵەن تازە وەکو بڵێن ناتوان تازە لەدایک بووە بەڵام بڕکە لە ناو مێژوودا هەبوو مەسەڵەن ساڵ 1996 دا دکتۆر مێردادی زەدی مانیفستی سەربەخۆی کوردستانی زۆر بەڵێکی پێکی نووست زۆر سپاس لەسەر ماسی لەسەر دین وڵاتان خات و گوڵاڵە ترە لەسەر مافی کولتوری و خوێندنی خۆمانە نییە لەسەر مافی بەناوی خات و گوڵاڵە دینە وڵاتان داوای لێبوردنەکەم بەهۆی کەمی کاتەوە دینە وڵاتان کاک ئارەش کەواتە چەند کێشەی یەکنەبوونی حزبەکانە ینی ئەگەر ئەو ئەزمونە کە خات گوڵامەشدای لە هەرێمی کوردستانە کەوتی جگە لە بەحسی ئەوەی کە دەسەڵاتی عێراقی و وەک ئێوە دەڵێن نێونەتەوەی ئامادە نەبوو کوردستانی سەربەخۆ دروست بێ بەڵام بەرحەڵ ڕەفراندۆمێک کرابوو خەڵدەنیاندا بوو حزبەکان ئەو هێزی چەکداری هەرێمی کوردستان و حزبەکان سەنگەرەکانیان بێشەڕکردن بۆ پاراستنی دەنگی خەڵک جێهێشت ئێستش ئەگەر پەکەکە و حزبی دموکرات و کۆمەڵە و پارتی و یەکێتی و پەیەدە و تەواو حزبانە پەژا کۆمانی یەک بگرن و داوای مافی وەک یەکدەنگ داوای مافی چارەنووس و سەربەخۆی کوردستانی بکەن و ئامادە بن بۆ ئەو توێش بکەن لەگەڵ جیهاندا پێدوانیە ئەمە خۆی هەنگاوێکە لەو ڕێگەکەوە ئاماژەی پێدەن
ئەزانی من کارم بەسەرەوە نییە کە لەوانەیە هەندێک لایەنگەری فەناتیک و متعەسبی ئەم حیزب بڵێت نازانم سەربەخۆ ئەگەر لە سەردەستی ئەو حیزبێت ئێمە نامانەوێت ئەگەر چاو لە نەتایجەکە بکەی چاو لە ئاکامەکە بکەی گەر چاو لە هەڵسوکەوتی ڕێبەرایەتی سیاسی هەموو حیزبەکان بکەی لە ڕاستیدا لە ماوەی چەندەیەی ڕابردوودا تەواوی ئەو حیزبانە لە ناخی دڵەوە خوازیاری سەربەخۆکردنی کوردستان بوون بەڵام ئەوەی کە بۆ ئاوا ڕوویدا ئەوە مەسئلەیەکە کە دەبێت لە ڕاستیدا دەسەڵاتی هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی بە دوواداچوونی بۆ بکات هەیەتی تحقیقوانە دابنێت کە بزانێت بۆ وای لێ هاتووە دەبێت ئەمە خۆمان لەو باسانەی سەر بێستڵاح مەسائلی ئەخبار و شایەوانە دوور بگرین لەسەرەوەی ئەم مەسئلەیەکە کە لەوانەیە لایەنهایەکی زۆر قوڵتری لە ژێرەوە بێت بەڵام بە هەر حاڵ مەسئلەکە ئەوەیە کە هەبوونی حیزبێکی سەربەخۆی خوازیش لە کوردستانی باشوور معادلەکەی نەدەگۆڕی یعنی ئەگەر 34 حزبی کوردستانی باشووریش هەر خوازیاری سەربەخۆی بوونە بەرنامەکەیان سەربەخۆی بواە مەسئلەکەی بە هیچ شێوازێک نەدەگۆڕی لەگەڵ ئەوەی کە کێشەی ناوخۆیەکە کە ئاوای لێ هات کێشەی هەرێمیەکە کە ئاوای لێک هات وە کێشەی نێودەوڵەتیەکە کە تەواوی دنیا داوایان دەکرد کە کورد ئەمە بخاتە دواوە یان ئەزانی ئەمانە هەمووی مەسائلێکە کە لە ڕاستیدا فاکتۆرهایەکە کە دەبێ بەرچاوی بگرین ئەوەی کە ملەتی کورد خۆی دەرببڕێت خواستی خۆی دەرببڕێت کە خواستی ئەوەیە کە ملەتێکی سەربەخۆ بێت ئەو بەحسێکی تەواو منتەقیە ئەو بەحسی مافی خۆیەتی دەبێتە و کارە بکات و ئەوە کردوویەکی زۆر زۆر باشە بەڵام ئەوەی کە لە ڕاستیدا چۆن دەگات بەو ئاستە ئەوە مەسئلەیەکە کە دەبێت بەرنامەی بۆ دابڕێژێت و بچێتە پێشەوە بە باوەڕی من هیچ فەرقێک ناکات کە ئەگەر حیزبەکە داوای سەربەخۆی بکات یانە کەما اینکە زۆربەی ئەو حیزبانە هەن کە سەرەتا دەستیان پێکردووە بەخواستی سەربەخۆی و دەستیان پێکردووە و لە نەهایەتدا لەگەڵ تێگەیشتن بە واقعیاتی ئەمڕۆی کۆمەلگا هاتوون تعدیلیان کردووە ڕێگەچارەیەکی بە ئیسلاح ڕێگەچارەیەکیان داناوە کە هەنگاو بە هەنگاو قەدەم بە قەدەم بگەن بەو ئاستەوە بە باوەڕی من ئێستش ئەگەر حیزبێکیش دامەزرێکە یعنی ئەگەر ئەو حیزبانەکە هەن خواستی سەربەخۆی بەرز بکەنەوە لە ئەسلی مەسلەکە کەم زۆر کەمتر دقەمان ماوە خات و گوڵاڵە بۆ کاگاریشی دەگەڕمەوە تکایە فقط 30 ثانیە وەختی حیزبەکان ئامادەنین بە شوێن ئەو داواکاری ئێوە دابچن بە فەرمی پلتفۆرم دابنن بۆ سەربەخۆیی کاتی ئەوە نەهاتووە کە ئێوەی سەربەخۆی خواست حزب خۆتان دابنێن تەقلیلدانی خواستی سەربەخۆیی خواستی خاوەن وڵاتبوون بە تێگەیشتن زروفی واقعی دنیا وای لێ کردوین کە بەوە بگەین کە خۆمان لە تەنگنایەکی زۆر خراپدا قەرار بدەین وەکو دەبینن ئێستا هەموو وزەی کورد لەگەڵ جەماعەتی فارسدا لە ئێراندا نەتەنیا حکوومەتی مەرکەزی کە ئەوە هیچ بەڵام ئەو دەسەڵاتی کە ئەوانەی کە حداقل وەکو ئەتوانن وەکو هاوپەیمان ئەمان چاویان لێ دەکەن هەموو وزان خەریکە سەرفی ئەوە دەبێت کە ئەمە سەربەخۆی سەرەڕای وەش ئیسم ئەو مەوانە علە بەسەر لە بەردەم خۆی هەیە مادامپایی بۆچی ئەم زۆرە سەرفی ئەوە کراوە کە ئێمە بین ئەویتر قانە بکەین کە من وڵاتم ناوێت مادام 40 ساڵ خەریکم ئەویتر قاناکەم من وڵاتم ناوێت بە تەریقی عەرەبی و لاوە نەتەوەکی خۆم باوەڕە دەکات من وڵاتم هێشتا ئەوەیە ئێمە تەنیا ناتوانین بڵێن ئەو دوئالیزمی فارسی یەک لە ناتوانین بڵێن بە فارسی بە ئەو دەڵێن من وڵاتم نایە بە کوردی بام دەڵێن وڵاتمان خۆی کوردەکە دەتوانێت فارسێکە بکەنە فارسەکەش کوردەکەتوان کرد یعنی بە دڵنیاییەوە ئەویتر ئەگەر تاوانی زۆر سپاس خات و گوڵاڵە بەداخەوە کاتمان نەماوە بۆ کاگارەشی وەڵام داتەوە داوای لێبوردنەکەم بەڵکو بتوانین لە بەرنامەیەکی تردا بەردەوام بین لەو باسە گرنگە زۆر سپاس لە هەردوومانی بەڕێز و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون کاگارەشی ساڵح نوێنەر حیزب کوردستانی ئێران و خات و گوڵاڵە کەمانگەر پسپۆڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن